سڵاوتان لێبێت بەیانی باش لە بەیانی 24ەوە هیوادارم کە ئەم بەیانیە بەیانیەک بێ پڕ لە جوانی پڕ لە شادی پڕ لە ئێنەرژی بابەتێکی زۆر جوانمان بۆتان ئامادە کرد جگەلەوە کۆمەڵی بابەتی تریشمان هەیە بەڵام تەورەکەمان ئەمڕۆ بۆ زۆربەی زۆرمان جێی سەرنجە بە تایبەتی ئەوانەی کە منداڵیان هەیە خوێندکار و قوتابیان هەیە دەیانێت نەخوێنجنگە دەمانەوێت ئەمڕۆ کەمێ باس لەو بابەتە بکەین جگەلەوە بابەتی تریشمان هەیە جاسا کەمێکی تر باستان بۆکەم کە بابەتەکانی ترمان چیان سەرەتاش لە گرنگترینی بابەتەکانی ئەمڕۆ دەست پێکەم کە بۆی کە زیاتر بتان ببەستمەوە بە بەرنامەکەمان کە بەیانی 24 بە دیارمۆدانیشە ئەمە بابەتەکانمانە وەک وتم ئەرکی دایک و باوک لە ئامادەکردنی قوتابی بۆ قوتابخانە و بە جێگەیاندنی ئەرکی ماڵەوە یاخود هۆمۆرک ئەها ئێستا ئەو دایکانە کە ئەو باوکانە کە منداڵەکانیان یەکەم ساڵێتی کە ئەچێتە خوێندنگە ئەمە بابەتەکەمان نەزانین چۆن تامەڵیان لەگەڵا بکەین تەوەری سەرەکی بەرنامەکەمان ئەمە بوو کە باسم کرد و ئەوەی دیکە کە باسی لێوە ئەەکەین ئەوەیەکە ساڵانە زیاتر لە 100,000 منداڵ و 50,000 شیرەخۆر بەهۆی توشبوونیان بە هاوکردنی بەکتریاوە یان لەدەستدەن ڕێکخراوی تەندروستی جیهانی داوا دەکات پەرا بە ڤاکسین بدرێت دژی ئەم هاوکردنە ئەمەش دیسانە هەر پەیوەندی بە مناڵانەوە هەیە و ئەمەش بابەتێکی ترە بابێنە سەر بابەتێکی تر ئەمیش کە ئێستا باسی لێوەکەم و سەردەڕێکتان لە بابەتەکە پێ ئەدەم ئەوەیەکە معینە ئەسفەهانی گۆرانی هەمدامە دۆبارە بە شێوەیەکی جیاواز بڵاو دەکاتەوە ئانی کە عاشقی دەیری معینە میگیرم میگم وای چقدر سرده میام دستاتو میگیرم یه وقت تنها نری جایی که از تنهایی میمیرم از اینجا تا دم در هم بری دلشوره میگیرم فقط تو فکر این عشقم تو فکر بودن با هم محاله پیش من باشی برم سرگرم کاریشم ئەمە بوو بابەتەکانی ئێمە کە چۆنەڵەها گرنگترینەکانیان بوو جگەلەوە وتم شتی تریشمان بۆتان ئامادە کردووە جا با یەکەم جار لە تەوەری ئەمڕۆوە دەست پێ بکەین کە تەوەری ئەمڕۆی پرۆگرامی بەیانی 24 بابەتێکی گرنگە وەک باسم کرد باز لە ئەرکی دایک و باوکەکەات لە هاوکاریکردنی مناڵەکان بۆ ئامادەکردنیان بۆ قوتابخانە لە پاڵ ئەرکی دایکان و باوکان بۆ پێگەیاندن و بەخێوکردنی منداڵەکانیان لە هەمان کاتیشا ئامادەکردنی مناڵەکان بۆ ناردنیان بۆ قوتابخانە و پرۆسەی خوێندن کارێکی دیکەی ڕۆژانەی خێزانەکانە ئەمە جگە لە هاوکاریکردنی منداڵەکانیان لە دانانی کاتی خوێندن و هەروەها هاوکاری لەوانەکان و ئەو ئەرکانی کە مامۆستایان بە خوێندکارانی دەستپێرن ئەمەش بوتە کارێکی ڕۆژانەی بەشێکی زۆر لە دایکان و باوکان ئەزانن بۆ ئێستا ئەم بابەتە زۆر گرنگە چونکە ئێمە دەزانین کە مێشک بۆ خۆی بە شێوەیەک ساختارەکەی یاخود شێوازی مێشک ئاوهاییە لە کارکردنا کاچێتە شوێنێکی غەریبەوە گارد بەرامبەر هەر شوێنێکەگرێسە بۆ نمونە من ئەمڕۆ یەکەم ڕۆژمە لە بەیانی 24م تۆزێت جەوەکەم بەلاوە غەریبە سەیری ئەم لاولاکەم تۆزێ خەمی ئەومە بینەرەکانم منیان بەدڵ بێت ئاخۆ من چۆن ببینن دەی مناڵانیش هەر ئاوهان کە ئەچنە خوێندنگاوە یەکەم ڕۆژ و دووهەم ڕۆژ هەتاوەکو ڕادێن زۆر شت بەلایەنەوە نامۆیە ئەبێت دایکان و باوکان چۆن یارمەتیان بدەن با راپۆرتێک لەو بارەوە ببینین بۆی کە دایک و باوک ئەرکی خۆی باش بزانێت ئەو نامۆیەتیە لە بەرچای منداڵەکانن لە کاتی هۆمۆرکە چۆن نەرم و ئاسان لەگەڵیان هەڵسوکەوتکەین خوێندنگیان خۆش بێت جا لەگەڵم بن وانەیەکی بۆ بکە بەس بەڕەنگی پەمەی بەڕێی من جوانە کانیا و دایکی دوو منداڵە و ڕۆژانە لە پاڵ بە ئەنجام گەیاندنی کارەکانی ڕۆژانەی ماڵ کاتی تەرخان کردووە بۆ هاوکاریکردنی منداڵەکانی لە دووبارە پێداچوونەوە بۆ وانانەی لە قوتابخانە دەیخوێنن تاوەکو منداڵەکانیشی سوول لە کاتەکانیان وەربگرن خشتەی تایبەتی بۆ ڕێخستنی کاتەکانیان داناوە وەک دایکی احتیاجی لێپرسینەوەیان لەگەڵەکەم ئەچن بۆ قوتابخانە و بەیانیان هەڵیانە سێنم نانیانەیە منانیان حازرەکەم و ئەچن بۆ مەکتەب ئەگە سەعەکانیان شەوان کاتیان نەبێت بەیانیان تۆزێ زیاد زووتر هەڵیان ئەسێنم لەبەرەی سەعەکانیان بکەن سەعی بەیانیانیش باشترە گەورەکانم حەزی لە سەعی بەیانیانە کە هێش نەوانێ احتیاج هەر وەک دایکێک نانوشتیان بۆ حازرەکەم نانی نیۆڕۆ ئەخۆن ئیسراحەتیان پێ نام کاتەکانیان بە فیرۆڕە کاتم بۆ داناون
بۆ نووسنیان کەێنەوە مێشکان ئیلاکە بۆ سعیکردنیان کاتیان بە فیڕۆ نایەم و بە نووکی قەڵەمەکە تەختکە. پاڵپشتێکی دیکەی خێزانەکان بۆ خوێندکاران لە پاڵ ناردنیان بۆ قوتابخانە لێپرسینەوەی دایکان و باوکانە لە ڕاپەڕاندنی ئەو ئەرکانەی کە مامۆستایان پێی سپاردوون کە لە ماڵەوە ئەنجامی بدەن. مینۆ خوێندکاری هەشتی بنەڕەتیە و هاوکاریەکانی دایکی هاندەر بووە بۆ ئەوەی باشتر سولەوانەکان وەربگرێت. سوودم لە هاوکارەکانی دایکم زۆر وەرگرتۆ پایکەشتی بڵین کەشتێک زۆر تێنەگەیشتوم بڵین مامۆستا چەند جارێکیش دووبارەی کردوتەوە تێنەگەیشتوم لەگەڵ دایکما حەلی ئەکەین تێئەگەم تا ڕادەیەک تێئەگەم و بەو شێوەش هۆمۆرکەکانم زۆر بە باشی ئەەکەم. دایکم کاتی بۆ داناویم بۆ سایەکانمان کە بڵین بۆ هۆمۆرکەکانمان ڕاهێنانێک کە مامۆستا پێمان ئەیات بەڵام وەکو چۆن بڵین پێکەوە حەلی ئەەکەین. زیاتر دایکم پێم ئەڵێ گوێ لە مامۆساکان بگرێەوە بڵین بۆ ئەوەی باشتر تێبگەی. خاڵی چوارم ئەڵێ چی کلیکی ئۆکی بکە باشە. لەگەڵ ئەوەی لە پرۆسەی خوێندندا بە بەردەوامی لەلایەن مامۆستایانەوە هاوکاری خوێندکاران کراوە کە زۆرینەی ڕاهێنانەکان لە ناو پۆلدا ئەنجام بدەن، بەڵام هەماهەنگی خێزانەکان لەگەڵ مامۆستایان و پێدانی ڕێنمایی بە منداڵەکانیان لە چۆنێتی ئەنجامدانی ئەرکەکانیان و شێوازی هەڵسوکەوت و ڕەفتاریان لە ناو قوتابخانە بە پێویست دەزاندرێت. دالیا کەمال، کوردستان 24 سلێمانی. هەمان شێوە لێرەش کلیکی ئینسرت بکە کاتێ جا هەر لەسەر ئەم بابەتە قسە و بابەتی تریشمان بۆتان ئامادە کردووە تەنها بە یەک بابەت کە دەریا هاوکارمان ئامادەی کردووە ناڵێن بەستا حەزەکەین ڕاو بۆچوونی خەڵکی تریش وەربگرین بۆیە فۆکسپۆپێکمان وەرگرتووە جا ئەوەش با ببینین با بزین ڕاو بۆچوونی کەسانی دیکە چۆن یارمەتی منداڵەکانیان ئەدەن لە ئەرکەکانیان لە ماڵەوە هیچ قوتابخانەیە. نسبت صبر دایبو با وقتی المال انج دوامت چینه ام ساعتتون بو دست نشان کن مثلا وقتی خانه دی بخو بجن ساعت 7 خانه هوایه هشته حتی 10 خواندنه اگر دوام اون سپیدی بیتن وقتی نیفروتنه و ساعت که صراحت ام دینه بشتی انگل ساعت 3 بو 4 بو 5 ام در فتره بو دونینو بجنه اوا بو فتره خواندنه هوایه لیل ویرا بس اوریشک های ام وقت دایبو ام تکوینه اف کار اینانا موبایل که المال دا پیدا مجیل بن ام همی گوال هنداف سریونین کنه ام بجن اول چون وی موبایل بکارتینیتن گلک دیف چون ما یکی اغلبت مجیلن بیاری یا پوب جیوه یعنی اول کارتی که نکم مازن سر قطبیت مهاتی نکردن که وقت اینترنت دیویژی دا کاتیا بر دستیوان و بر دست خرا تاثیر خواندن لید بیتن لی یا فرق اوه وقت موبایل دستی دا بیتن خواندن چنا بیت کفت بر خواندن لازم موبایل جوار بگیر پاشی او کفت بر خواندن خو حتی او فتره شتن موبایل کار بینیتن بخواندن او اصلا مفشت کنترل سر بکتن از دست پیک وکی دیکک هکود بیت وقتی دوامه لازم مرو بچک یعنی جدای بیخت ما بین دوامه وقتی بین ودانا هاوینه دا یعنی بارا پتر بچک دیر کونش تلفزیونی و بارا پترش موبایلت خو و روزانه مرو دیفتشون زاروکت خو بکد که واجبه ابرو که چه هیت چنینه دا اهمال نکد دا وکی هاری کاریت با ما مستعد واشی دیواب هاری کار بن هر دم از چما مال از دست بگی کار خود کم بسینگی خانگت خون و بسینگی دست بخوندن خود کم و جدول خود شد کم و بسینگی دست بخوندن وقت منی یعنی دیگم جدولی که بو میدونه که چه آخرینم و دی کنگی به ودانامه بیدن و من خوش موبایلی اوی با دست سای خوب بده خدا اسوکی دیکک از گلک هاری کارم الحمدلله و عیال نوکه هندی عیال نوکه یه بزحمت بخوندنه و جاتبت از عیال خو بروام دم خواندنه. باشه بزنین چه برورده؟ تا چه جدول بدونه؟ خود جدول وان چیه؟ دیر کمش موبایله او تشتکی سرکیه. ایدای بابا تفت بکن. موبایل دیر کم و خوجی تشتکی سرکیه طبعا. چونکه هکا موبایل دیر کت خو هبتن قطابی دیگه که زیرک بتن. خود ساعتك او طبعا بريك ساعتك او بشتي هنجي از متابعه وان كم وبشتي متابعي جي او دي تنخينا
لا روجت امتحان تأكيد بتر عم تخينين دوسي ساعدك بتر قدامي عم بطل بينا درسك بسيط مهبت عم بتر تخينين وقت بري نفسني تخينين نجرس دامج مري بري هنجي ترد بينا تخينين بري هنجي دام وقت هنا دوام بده همي تشتري بير ما بندام سرخة بندام بيجي عم شيل درس أخو امتحان خود جا بده. بله دست بگی ات خطاب خانه چه معمول دی بنا خوب آدم کاری خوب کم دی خور نکی خوم دی نفس ساعت اگه دیگر هوا در کفم و دی امام در خینم دی مثلا مگه واجب هبن دی ساعت نیو ساعت خینم و بری تو مثلا تخشی نفس ساعت اگه دی خینم و دوم سپیدی بیزی کد نفهم در روم ولی مراجعه اگه کم کاری خوب کم چه معدومه دل برکت خود اخم بستینگه دستت خود تازه شم بستینگش از خود نکت خم و شنگات خینم تو روزی چند دمیج میراد خینی 2 ساعته 2 ساعت خینی کی هاریتت کرد کی نشاط داد تا شگی نزنی دلکا من یعنی بابا من هاریتت که نشاط داد باشه تو خدا بیا که چای تو خانه دا چند دازیره کی از گه گازیره کم اصلا دیج بگم اکه دستت خوش باشه 2 ساعت فتن هین همی بخینن و زیرک بن چند گل خوب دنه دی بابت خو ما مستعد خو خوش موبایل دیر کن از دست خونه که ما تلفنات چجاره برهند تو اثر کرد باشه ناوده چه زهرا چه هجر دست خوش سپاس ئێحراب و چوونەکانمان بینی زۆربەی دایک و باوکان باسیێوان کرد کە یارمەتی منداڵەکانیانەدەن ئەزان لێرە یەک شت هەیە کە تۆزێ ئەستەمە چییە لەگەڵ ساڵانی زۆر پێشترا فەرقەکات و جیاوازی هەیە ئەویشەوەی کە دایکان و باوکان ئێستا زۆربەی زۆریان کارمەندن فەرمانبەرن لە دەرەوەی ماڵن بێجگەوەی کە لە ئەرکی ماڵەوە ئەبێ هەموو ئەرکەکانیان و خۆی جێبەجێ بکەن دەریشەوە ئەرکیان هەیە ئەوانیش وەکو قوتابەکانن کە ئەچنە قوتابخانە و ئەگەڕێنەوە چۆن ماندوون دایک و باوکانیش فەرمانبەرن نەگەڕێنەوە ئەبێ ئێنەرژیەکی تریان هەبێ یارمەتی منداڵەکانیان بدەن بۆ ئەوەی کە زیاتر سەبارەت بە مەقسە بکەین بزانین ئەم یارمەتیدانە لە هۆمۆرگ تەنیا ئەو مناڵانە ئەگرێتەوە کە لە سەرەتایین یاخود تەمەنەکانی تریش ئەگرێتەوە چۆن مامەڵەیان لەگەڵا بکرێت چۆن دایک و باوک ئەو ئێنەرژی و ئەو خوڵقەی هەبێت ئەوە میوانەکەمان سعید حەمەدەمین توێژەری کۆمەڵایەتی و شارەزای بواری پەروەردە ئەم بەیانی میوانی بەهاری 24 بەخێر هاتی زۆر سپاس دەستەکان کەمێ مامۆستا سعید پێش هەموو شتێ ئەها مناڵی خۆمانمان بیر بێتەوە کەس هەبوو بە دیارمانەوە دابنیشێ هۆمۆرگ و شتانەمان پێ بکە زۆر سپاس بۆ دەرفەتە دەستخۆشتان لە یەکەم کە بەرنامەی تایبەت بە پەروەردەکەن گرنگی پەروەردە لەوەدا کە ئێمە توانین مرۆڤی بتوانین پرسیاری ئەوە بکەینیان ئەوە لە مێشکماندا بنین دەمانوێت چ جۆرە مرۆڤێکمان هەبی لە دوا ڕۆژ ئەوە پەروەردەیە دوجار تاکەکانی ئێمە حازرەکەەوە پێمانڵێ کۆمەڵەکەمان بەراوچە ئاراستەیەەکە ئێمە لە پێشتر بە حکمی ئەو ماوە دوور و درێژەی داگیرکاری کە کوردستان لە ژێر باری داگیرکردن و چەوسانەوە و ئەو بارودۆخانەدا بووە پێشتر داکوباوکانی ئێمە کەمتر مەجای خوێن و خوێندەواریان هەبووە بۆیە بەشێکی زۆری خانەوادەکان بە تەواوی پشتیانە بەس بە قوتابخانە و مامۆستایان یان ئەوەتە بەشێکیان بە تایبەت باوکان لە حوجرە و فەقیاتی خوێندویان هەندێک زانیاری و خوێندەواریان هەبوو ئەوە ئەو قسەیەم زیاتر بۆ دەرەوەی ناوەندی شارەکان ڕاستە من بەبیرم دێ باوکم زۆر هاوکاری کردومە بە تایبەت لە چۆنیەتی نووسین و فێرکردنی خوێندنەوە بەردەوام دایانیشاندم لە پۆلی 1 و 2 بنووسە مەسەد هەموو ئەو کەلوپەلانی لەناو ماڵدا هەن بنووسم ئەوەش وای کرد کە من زوو فێری ڕێنووس و ئیملابم کەواتە ئەمە ئاسانترە ئێستا بۆ ئەو قوتابیانەی کە دەچنە خوێندنگا تەنانەت بۆ دایک و باوکانش ئاستی خوێندەواری زۆر بەرزترێکە لەو کاتە باشە ئەگەر وا بێت چۆن منداڵ لە پێش باخچەی ساوانیش تەنانەت باخچەی ساوانیش چۆن ئامادەی بکەین حەزی لە جەوی خوێندن بێت وانەزانە شتێکی ها چۆنەڵێت زۆر سەختە زۆر قورسە لی نەترسێ نەگرێت بۆ شێ پەروەردەی بکەین بەڵێ دەستەکان خۆش بێ ڕاستی ئێستا خوێندن لە زۆربەی ئەو وڵاتانەی کە گرنگێکی تەواو بە خوێن نەدەن وە کات و بودجەی پێویست بۆ خوێندن تەرخانەکان ئێستا دەینە سەر ئەو تەفاسیلانە چکە بە پێی فەلسەفەی پەروەردەی ئەو وڵاتە بە پێی ئەو سیستەمەی کە وزارەتی پەروەردەیان سپۆڕانی پەروەردەی لە وڵاتە دایانێن و سیاسەتی گشتی حکوومەت بەڕێوەبردن لە وڵات بۆ پەروەردە شێوازی پەروەردەکەشە گۆڕێت مەبەستی من لەوە ئەوەیە ئەو وڵاتانەی کە گرنگێکی تەواو بە پەروەردەدەن
جۆری خوێندن و کاریگەری تەنانەت پەیوەندی نێوان خانەوادە و قوتابخانەش جیاوازی هەیە. ئەگەر بنمونەیەک ئەوە ڕوونکەمەوە ئێستا لە ئەو وڵاتانەی کە خوێندنی ماوە درێژ هەیە واتە ئەو قوتابیە ئەو قوتابخانەیەک لەدەیەک دەوام پێک دێت قوتابی لە کاتژمێرەکانی سەرەتای ڕۆژ لە کاتژمێر 7-8ەوە چنە قوتابخانە نانی بەیانی لە قوتابخانە ئاخۆن دواتر وانەکانیان دەست پێەکەن و نانی نیوەڕۆژ لە قوتابخانە ئاخۆن و وەرزش و هوەر و هەموو بابەتە تەرفیهی و باڵێن ئەوانەی کە پەیوەندی بەلایەنی خۆشگوزرانی و جستەی و ئەوانەوە هەیە بەتایبەت لە مالیزیا ئێستا ئەو شێوە خوێندنە جامێ باسی ئەوە بکەم و بەراوردێکیش بکەین لەگەر خۆمان بۆی من بزانین ئەبێت چی بکەین بەو شێوازێک کە نانی نیوەڕۆژ لەوێ خوێنرێت ئەوجا قوتابی دوای کاتژمێر 2-3 ئەگەڕێتەوە ماڵ لەو حاڵەتەیان لە زۆربەی سیستەمەکانی پێشکەوت و دنیا پێویست نییە کە قوتابی هۆمۆرکی هەبێت ئەزانی ینی هۆمۆرکانی ئەرکی ماڵەوە بۆ وانێک کە ئەگەر وشە ئینگلیزیەکە ئاشنانیە ینی لە ماڵەوە وەکو سەپۆرت و پشگیریەکی موەسسەی قوتابخانە بێت لەوەی کە قوتابی ئامادە بکات لەو وڵاتانە تەنانەت لە بەشێک لە وڵاتەکان هۆمۆرک بە شێوازێکی ناپێویست و ناپەروەردەی دانێن بۆچی دەینە سەرەوەی ئایا ئەوە بۆ ئێمە گونجاویاننا بۆچی ئەمە دانێت چونکە پێیان وایە قوتابی دووچاری دەبڵ ستایل یان بابرین چەند ستایلێک ئەبیتەوە چەند شێوازێکی فێرکردن کە ئەماش هەندێک جار گرفت بۆ قوتابی دروستەکات واتە هەندێک جار لە قوتابخانە بە جۆر و شێوازێک مامۆستا مامەڵی لەگەڵەکات و ئامادەیەکات ئێستا دێنە سەر و گرفتانە بەڵام لە خانەوادە بە جۆرێکی تر مامەڵە لەگەڕەکرێت چونکە بێگومان لەوەی ئەبێ هەمومان گومانی ئەومان نەبیت کە مامۆستا کەسێکی ڕاهێنرا و پیشەییە لە کارەکەی خۆیدا بەڵام دایک و باوکان ڕەنگە وەکو دڵسۆزی ینی ئەو ستایل و شێوازانە نازانێت کە مناڵەکەی ڕابێنێت ئێستا بینە سەرەوەی ئەمە وتمان لە هەندێک ئەو سیستەمانەی خوێندنیان ماوە درێژە و قوتابی کاتێکی زۆر لە قوتابخانە بادەسەر ئەبێت شوێنگرەوەی ماڵیش بیت پێویستی بە هۆمۆرک نییە و پێویستە ئەو کاتێک کە لە ماڵەوە ئەبیت بۆ پەیوەندی کۆمەڵایەتی و تەفریغ و بەهێزبوونی پەیوەندی ینی مامەڵەکردن لەگەڵ دایک و باوک و خانەوادەکەی بیباتە سەر اینجا شەویش خەوتن و ئیسراحەیە بەڵام لە کۆمەلگای ئێمە هەتا ئێستا جیاوازە بۆ جیاوازە چونکە ئێمە تا ئێستا قوتابخانەکانمان چەند دەوامین ینی تەنانەت هەتا ماوەیەک پێش ئێستا 3 دەوامیشمان زۆر بوو ئێستا عادەدێکی کە من بە هەر جۆرێک بیت ئێستا زۆربەی هەرە زۆری قوتابخانەکانمان 2 دەوامین قوتابی تەنها 3 بۆ 4 کاتژمێر لە قوتابخانەیە ئەویش 5 جوانە ئەخوێنێت بۆیە دەبینین زۆر جار لە زۆربەی قوتابخانەکان تەنانەت توانەی هوەر و وەرزشیش جۆرێک لە ینی کات پێنەدانی هەیە ینی کاتی بۆ تەرخان ناکریان ناکرێت چونکە زیاتر ئێمە تا ئێستاش بەڕاستی تەرکیزی زیاتر لەسەر فێرکردنە ئەگەر ئێمە زیاتر منهەجی ناو قوتابخانەکان تارگێت و ئامانجی پەروەردەی ئێمەیە تاوانەمە کۆمەڵێک هۆکاری لە پشتە وەک باسم کرد کورتی ماوەی خوێندن کە ئەوەش هۆکارەکەی گەڕێتە بۆی بینایەمان کەمە ستافمان کەمە بودجەکەمە بۆ پەروەردە باشە لەگەڵ ئەو کورتی ئێستا ماوەی با بڵێن دەوامەکان ئێستا کەمتر بۆتەوە 2 داوام جاران 3 داوامش ئەبوون لێرە هەست ناکەن کە پێویستە ئەو هۆمۆرکە مەسەلەن بۆ نمونە ئێستاواڵێن زۆر پێویست ناکات بەڵام هەندێک خوێندکار و هەندێک تەلەبە هەیە تۆزێک کەمتر تێ ئەگات تۆزێک کەمتر وەکو تەلەبەکانی تر ئاستی ئەچێتە پێشتر پێویستی بە کاتی زیاترە ینی ئەوە ببێ بە پاڵپشتێک بۆ قوتابخانەکەی زەرور نییە بزەبت من ئەمەویست ئەو پێشەکەی باسکەم بۆی کە ئەوانەی کە شارەزای پەروەردن و بەرنامەکەی ما بینین ڕخنەوەمان لێ نەگرن کە ئێمە هەموارک بە پێویستی پەروەردە بزانین نەخێرە گەربێت و ئێمەش وەکو ئەو وڵاتانەیە بودجەیەکی باش قوتابخانەی یەک دەوامی و ماوە دوور و درێژمانەبی پێویستمان بە هۆمۆرک نییە بەڵام ئێستا بۆ قۆناغی ئێمە ئەو پیامەم بۆ دایک و باوکانیشە ئێمە بەڕاستی بە خانەوادەکان هاوکار و پاڵپشتی قوتابخانە بن وەکو ینی 2 موەسسەی 2 دامەزراوەی تاواوکەری یەکتر لە پێگەیاندنینەوەکانمان
ئەوە مەبەستی من ئەوەیە پێویستە خانەوادە هەر لە فێرکردن و دەرس پێگوتن نا لە ئامادەکردنی قوتابی بۆ چوونە خوێندنیش یارمەتیامدا بۆ نمونە بەشێکی زۆری قوتابیانی ئێمە لە ناوەندەکانی خوێندن کاتێک بەیانیان دێنە قوتابخانە لە دوو حاڵەتی زۆر بابرێن دووبارەوە هەیە یەکیانەوەی کە قوتابی برسیە بەسکی برسی ئەنێردرێتە خوێندن و کاتێک قوتابی برسی بۆ ڕێژەی شەکرە و پەستانی خوێن و تەرکیزی ئەوەندە نابی بتانی 5-6 وانەی لەسەر یەک گوێ لە مامۆستا ڕابگری و هەروانێک نیو کاتژمێریان چل خولەک بۆیە ئاماد پێش ئەوی بێمە سەر فێرکردن و هۆمۆرەك ئەبێ کۆمەڕێک ئەو شتانە ڕوونکەینەوە کە گرنگترن لە فێربوون بۆی قوتابی ئامادە بیت چونکە گەر قوتابی ئامادە نەبوو ئێمە ناتوانین کەواتە ئەرکەکانی پێشچوونی ناو پرۆسەی خوێندن و فێرکردن لە ماڵەوە لەسەر دایک و باوک چین ڕێک ئەوەیە ئەبێ قوتابی شەو خەوت بێت ئەبێ لە کاتێکی باش و پێویست خەوت بێت چونکە قوتابی لەگەرەوەی کە باسم کرد بە برسێتی دێتە ناو پۆلەکانی خوێندن و مەشتەرکیزی تەواو لاواز دەکات و وزە و تاق و ئینێرژی تەواوی نییە لەوێ گوێ لە مامۆستایەکەی ڕابگرێت و زۆر جار خەویان لێ ئەکەوێت بە تایبەت لە قۆناغی بنەڕەتی و 1 تا 6 ئەبێ خەوی ڕێکخات ینی خەو خواردنی ئەبێ ڕێکخات ئەو جا خوێندنەکە پێرێن سێخا ینی خەو خواردنەکەت ڕێک نەخست خوێندنەکە سوودی لێ وەرناگرێت ئێمە زۆر جار قوتابی دێتە ناو پۆلەکانمان خەواڵووە خەوی دێت چونکە شەو درەنگە خەویت تا ئێستاش بەڕاستی ئێمە لە نێوان خۆمان وەکو پەروەردەکاران زۆر جار گفتوگۆیەوەکەین کە دایک و باوکان نەیانتوانیوە منداڵەکانیان ئامادە بکەن بۆ نەک نەیانتوانیوە ئەکرێ بڵین خۆشیان بەشێکل لە کێشەی نەخەوتنەکان چونکە تا درەنگانی شەو مەشغوڵن بە ئەو ئامێرە تەکنەلۆژیەکان ئەوە هۆکارەکە تۆ باست کرد دایک و باوکانی ئێمە بەداخەوە زۆر جار تەنانەت نردنی منداڵەکانیان بۆ شوێنی جیاواز بۆ ئەوەیە کە یانەوێت لە منداڵەکانیان دوور بن بێزە ینی بەوشە دەرنابڕن وەکو عەتفەکە هەیە نەخۆشەویستی بۆ منداڵ هەیە بەڵام ناوێ خۆی کاتی بە منداڵ بکوژی بەڕاستی یان ئێمە کە ئەمە دیاردەیەکی زۆر بەربڵاو ناو خانەوادەکانی ئێمە دایک و باوک لە منداڵەکانی وەکو مامەڵە بێزارە یان ئەگەر بۆ شوێنێکیش نەیمنێرێت بۆی کە بەس بێدەنگ بێ ئایپادێک ینی ئەوێت مەشغوڵ بیت ئەوێ منداڵەکەی کاتی نەگریت لە کاتە کاتدان و پەروەردەکردن و بەسەربردننی کات لەگەڵ منداڵ و لەگەڵ منداڵی خۆت ئەوە ینی گەورەترین ئینجازی حیاتە باش نییە ژیانە بابینەوە سەر ئامادەکاری ئەگەر ئێمە ئامادەکاریەکی باشمان کرد وەکو ئامادەبوونی قوتابی لە پۆل ئەو کات ئێمە پێویستمان بەوە دەبی کە بینە سەرفێرکردن ئەو کات دەینە سەرەوەی کە چۆن قوتابی وا بکەین لە ڕووی ئەکادمیەوە بۆ ئەمە ئێمە لەبەرەوەی قوبەت باسم کرد ماوەی خوێندنمان ماوەیەکی کورتە پێویستە تەرکیزی قوتابیش ڕێکخرێتەوە و پێویستە خانەوادە لە فێرکردنیش یارمەتی قوتابخانە بدات چونکە مامۆستا لە پۆلێکی قەڵەباڵغ ئێستا ژمارەی بیناشمان زۆر کەمە یعنی ژمارەی قوتابی لە ناو پۆلەکان گەیشتۆتە سەروی چل قوتابی ئێستا چونکە ماوەیەکە بەهۆی قەیرانی دارایی و هاتنی داعش و ئەو کۆمەڵێک بارودۆخانەی لە کوردستان هەبوون بینای قوتابخانە دروست نەکراوە بۆیە ئێستا بەردەوامیش منداڵ ئەگاتە تەمەنی 6 ساڵی و زیادەکە و ژمارەی دانیشتوان زیادەکە هاوسەرگیری زیادەکە خێزانی نوێ دروستە بێت بۆیە ژمارەی قوتابی لە ناو پۆل یەکجار زۆر بووە مامۆستا پێڕا ناگات لە ماوەیەکی دیاریکراوی کەمدا بتوانێت هەموو قوتابیەکان بە تەواوی و کاتیان پێ بدات و فێریان بکات چۆن فێری نووسین خوێندنەوە تەنانەت وانە زانستیەکانیش بکات پێویستە کات لەگەڵێکە قوتابەکەی پێشەکەی خۆشی لەگەڵیا هەنگاو بە هەنگاو بڕات بزانێت لە چۆنەڵ لە چ قۆناغێکە هەم هۆمۆرکی پێ بکات هەم ئەرکەکانی دایک و باوک ئەوەیە کە پێشەوەی کە بچێتە قوتابخانە ئەو سێ خاء خوێندن
خەوتن خواردن و خوێندنەکەی بۆ ئەو کاتە بووی کە خوێندنەکەی بە چەنەڵ ڕێکوپێکی ئەو مەساری خۆی بگرێتە بەر ئەو بچێتە پێشەوە کاتە دایک و باوک ئەرکیەوەیە هەیە کە ئەو سکێ بۆ مناڵەکە دروستکات هەتاو کۆچێتە سەرسەکە و خوێندنەکەی بێمە سەرەوە ئەبێت دایک و باوک پاڵپشتی بەس زۆر بە کورتی ئەبێ ئەمەمان چۆنەڵی کۆیەکی لە قسەکان بە کورتی لەبەرکە کاتمان زۆر باشە ئەبێ بەڕاستی دایک باوک بزانی قۆنا سیستەمی پەروەردەی ئێمە سیستەمێکی ماوە درێژ نییە پێویستی بە پاڵپشتی خانەوادە هەیە بۆ ئەوەی کە قوتابیەکەی سەرکەوتوو بێت پێویستە کە هاوکاری مامۆستا بکات چونکە ئێمە لەگەر ئەوەی باسم کرد نزیکەی چل قوتابی لە ناو پۆلێکدا هەیە هەر قوتابیەکەش ئاستی بەوەی باست کرد ئاستی فێربوونی جیاوازە بۆیە مامۆستا کاتێکی زۆر زیاتری هەیە و پێویستە و کە نیەشەتی بۆی بەڕاستی بێ خانەوادەکان دایک و باوکان هەم لە ئامادەکردنی قوتابی بۆ خوێندن هەم لە ڕۆژانە و فێربوونی با بڵێن فێربوونی یارمەتی مامۆستا و قوتابخانە بدات هیوادارم پامەکەمان گەیشت بێت هیوادارم ئێستا ئەو دایک و باوکانە ئێستا کاتی خوێندنگە و ڕەوانەکردنی مناڵەکانە بۆ خوێندن بەو هیوایە کێسە بینەرێکی باش ئەوانەی کە هەڵستاون ئەوانن کە مناڵەکانیان نێنێرن ئەم وتانەی جەنابەتیان گوێ لێ بوو بێت و سوودی تەواویان لێ وەرگرت بێت چونکە دواتر بۆ دروستکردنی کۆمەڵگەیەکی تەندروست پێویستە کە خانەوادەیەکی تەندروست هەبێت کە منداڵەکان بە شێکی تەندروست لێوەی دەرچن و بچنە ناو کۆمەڵگە زۆر سپاس دەکەین سعید حەمەدەمین توێژەری کۆمەڵایەتی و شارەزای بواری پەروەردەم بەیانی لەگەڵمان بوویت. زۆر سپاس. بەڵێ لە دوای باسی پەروەردەی منداڵان کە لە ماڵەوە چۆن دایک و باوک لەگەڵ یانە ئەبێ مامەڵە بکەن دەچمە سەر بابەتێکی دیکە باس لە بڵاوکردنەوەی دوو کتێبی دیوانی تاهیربەگی جاف و هەروەها ئەتڵەسی پارێزگای هەڵەبجەکەم کە بە ئامادەبوونی نووسەر و خوێنەرانی پارێزگای هەڵەبجە و ڕۆژهەڵاتی کوردستان ئەنجامدرا. بڵاوکردنەوەی هەردوو کتێبەکە دەبێتە دوو هەگبەی پڕ لە زانیاری بۆ کتێبخانەی کوردی با پێکەوە بینەریبی. شاعرانی شیراز کێ؟ خوێنەر و نووسەر و ڕۆشنبیرانی هەڵەبجە و ڕۆژهەڵاتی کوردستانن. بە تامەزرۆیەوە چاوەڕوانی شۆڤەکردن و بڵاوکردنەوەی دوو کتێبی گرنگن کە دەبێتە دوو هەگبەی پڕ لە زانیاری بۆ کتێبخانی کوردی. ئەوانیش کۆکردنەوەی دەستنووسی تاهیربەگی جاف و ئەتڵەسی پارێزگای هەڵەبجەیە. زۆرترین کارەکانیشی لەسەر دەستنووسەکان بووە. ئێمە با تەوەجۆبەوەی عەلاقەیەکە بە شێعرەکانی تاهیربەگ بوومان و لەسەر ئەو کارمان کرد گەڕاین لە کتێبخانەکانی ناوخۆ و دەرەوە و لەم لە هەر شوێنێک تا نوسخە خەتیەکانمان دەستکەوتن و لەگەڵ ئەو برادەرانە ئێمە دانیشتینە سەر ئەو کتێبە نزیکەی 12 ساڵە خەریکن کاری لەسەرەکەین تا بەو شێوەیە دەرهات ئەمڕۆ خستمانە بەردەستی ئازیزان و ئینشەڵڵا کتێبخانەی توانیوێتمان خزمەتێکمان کردووە بە ئەدەبیاتی کوردی و بە کتێبخانەی کوردی. ئەتڵەسێکی تایبەتە بە پارێزگای هەڵەبجە کە گرنگی بە هەموو لایەنەکانی ئیداری و جوگرافی و مێژوو کەشوهەوا و هەڵکەوتەی شوێنی پارێزگاکە و زۆر بابەتی دیکە داوە. گرنگی ئەم پارێزگایەش لەم ئەتڵەسەدا خراوەتە ڕوو. ئەم ئەتڵەسە ئەتوانین بڵێن لە چەند ئاستێکی تیا کراوەیەکی لەوانە لە ئاستی نەخشەکانە ئاستی کتر ئەوەی کە ئەو پاشکوانی کە کۆمەڵە داتا و زانیاری کە تەواوکەری نەخشەکان ئاماژەی پێکراوە. ئەتڵەسەکە لە دوای نەخشەکە کە نزیکی 53 نەخشە ئاماژەی پێکراوە. ئەم نەخشانەش لەسەر ئاستی کارگەری پارێزگای هەڵەبجە مێژووی کارگەری پارێزگای هەڵەبجە لە ساڵی 1990 تاکو ساڵی 2020 پێی قۆناغە کارگەرانی کە گۆڕانکاری بەسەر پارێزگا هاتووە هەموو قۆناغەکان بۆ گیراوە و ئاستێکی تر لەسەر جوگرافیای سروشتی پارێزگای هەڵەبجە لە پێکاتی جیۆلۆجیەکە جۆرەکانی خاکە چەندین نەخشە لەباری بەرز و نزمیایە و لە ئاستێکی تر لە بواری جوگرافیای مرۆیی ئەمی بەهەماشەوە چەندین نەخشە ڕوون کراوەتەوە و ئاستێکی تر لەسەر ئاستی شاری هەڵەبجە کە لە ساڵی 1950 گەڕەکانی شاری هەڵەبجە و بەناو شوێنی جوگرافیانەوە ئێمە بە ئەرکی خۆمان مانزانیوە کە لەو بوارانەدا ئەتڵەسی پارێزگای هەڵەبجە سەرچاوێکی زانستی گرنگە بۆ ناساندنی پارێزگای هەڵەبجە. زۆر بەوردی باز لە شوێنی جوگرافیای پارێزگاکە و کۆڵان و گەڕەکەکانی ئەو شارە دەکات. سەرجەم سێکتەرەکانی پارێزگاکە باز دەکات و زانیاریان لەسەر بە خوێنەر دەدات. لەلایەکی دیکەش دیوانی تاهیربەگی جاف کە ماوەی 12 ساڵ هەریەک لە محەممەد ڕەشید ئەمینی و جوتیار نەریمان و کاروان عوسمان خەیات سەرقاڵی کۆکردنەوەی دەستنووسی شاعیر و
سەرچاوەکانی دەرەوەی وڵات و ناوهەرێمی کوردستان بوون بۆ دروستکردنی ئەم دیوانە و پێشکەشکردنی بە خوێنەری کورد. ئەڤین عەتا، کوردستان 24 هەڵەبجە. بەڵێ لە هەگبەی زانیاریەوە چینە سەر هەگبەی هونەری کە گروپی هونەری شێوەکاری لە سلێمانی کارەکانی 51 ساڵەی هونەرمەند و شێوەکار کامەران کارگەچی بەرز نرخاندووە لە ئەو ڕێوڕسمە کە ژمارەیەکی زۆر ئامادەبووان لەوێ بوونە هونەرمەند و هاوڕێی ناوبراون کە باس لە کار و ژیانی ئەویان کردووە دواتریش ڕێز لە ماندووبوونی 51 ساڵی گیراوە. هل هەمان ساڵدا حوتی 2023 من کارەکانم لەگەڵ دەوام و لەگەڵ خوێندن بێوکە مناڵشانێت تەندروستی ڤایرۆسی کۆرۆنا کە بابەتەکە تەواو بابەتێکی جیهانی ولایەکە ئەوەی کە من ناسیم سەرەتا بە حەساسیەتەوە ناسیم ئەوانەی کەوا کار بەدەستم تا ئەگاتەوە خوارەوە. ئەمڕۆ من هەستەکەمەوەی کە من کردومە ینی زۆر لەو برادرانە کە باسییان کرد زۆر دڵخۆشم ینی هەستەکەم ماندووبوونم ئەحەسێتەوە یا توان بڵم پشوویە گەم بۆی کە کردومە و سپاسی ئەم گروپەژەکەم کە بەڕاستی دەورێکی باشیان بینی منیان بەسێمەیەکێکە لەو شتە تازەگەریانەی کە بەڕاستی ینی بۆ هەموو ئەو کەسایەتیانە بکرێ کە توانیانە خزمەت بە شارەکە بکەن، خزمەت بە پارێزگای سلێمانی کەن، خزمەت بە کوردستان بکەن. ئەوانەی کە هونەردۆستن ئێستا لەگەڵم بن چکە بەشێکی ڕاستەوخوا چینە کەرکووک پێتان ئەڵم لە کەرکووک چییە؟ بەتەواتی من باسی ناکەم کە چیە چکە پاملێرمان لەوە ئامادەیە ئەو پێچانەڵێت کە چی هەیە ئەمڕۆ لە کەرکووک بەسەرەوە ناڵێم ئەوانەی کە شانۆ دۆستن ئاگوێ بگرن لەگەڵمان بن بۆی کە ئێستا بزانین هێمن کە ئەم بەیانیە لە بەیانی 24 ئامادەیە لەگەڵمانە چی پێیە بۆ بەرنامەکەمان و بۆ ئەوانەی کە شانۆیان خۆشەوێت. ئەم کاتە و باش بەیانی و باش هێمن بۆم باس کە ئەم بەیانیە جارە پێش هەموو شتێک کەشوهەوای کەرکووک چۆنە بەرەو پاییز و سەرما ڕۆشتوین باسیەوە بۆ کە کەرکووک زۆر گەرمە خواخۆمانە بڵێ تۆزە فێنک بێت وانە؟ بەڵێ سۆڤان بەیانیتان باش وەڵا کەشوهەوای کەرکووک ئەو گەرمایی جارانی نەماوە ئێستا بەرەو فێنکی چووە کەشوهەوایەکی زۆر فێنک و پاییزیە. ئەمڕۆ کاتژمێر 4 شانۆی جیجۆ نمایشەکرێت. زۆر باشە هێمن کەواتە باسی شانۆکەم بۆ بکە ئەم شانۆیە بۆی ئەمانێت ئەم بەیانیە لە بەیانی 24 باسی لێ بکەین لەبەرەوەی کە ئەمڕۆ ئێوارە نمایشەکرێت جا تۆ باسی شانۆکەم بۆ بکە ئامان چییە لە شانۆکە چ پەیامێکی تیا کێنەوە گروپێک کە ئەو شانۆی ئەنجامەیەن؟ بەڵێ شانۆی جیجۆ لە نووسینی عەزیز نەسینەوە لە دەرهێنانی مەریوان زەنگەنەیە بێگومان کۆمەڵەیەک شانۆکاری بازموونی کەرکووک ڕۆڵی تێدا دەبینن ئەمڕۆ سەعات 4 نمایشەکرێ ئەوانەی شانۆ دۆستن و حەزیان بە بینینی نمایشی شانۆکە هەیە دەتوانن ینی ئەمڕۆ بەیانی و دوو بەیانیش لە 3 ڕۆژدا نمایشەکرێ. من وردەکارەکەی لە میوانەکەم وەرەگرم بەڕێز مەریوان زەنگەنەم لەگەڵا ئەو دەرێنەری شانۆکەیە مامۆستا شانۆکە باسی چییە کات و چ پەیامێکی پێ؟ هەڵبەت هەموو هونەر ئەبێ پەیامێکی خۆی هەبێ پەیامەکەشی ئەبێ مرۆڤانە بێەوە بۆ مرۆڤایەتی بێەوە دواتر بۆ گەل و نیشتیمانەکەی خۆت بێ. هەڵبەت لەم نمایشەیە کۆمەڵێ پەیاممان هەیە ئێمامانەوە بیگەێنین بە بینەر و کۆمەڵێک کێشە و گرفتی کۆمەڵایەتی هەیە ئەمانەوە بیگەێنین بە بینەر بە شێوازێکی کۆمیدیا ئامێز.
پەیامەکان زۆرن هەڵبەت یەکێ لەو پەیامانە کە ئەمانەوە بیگەێنین کە ئەڵێن مرۆڤ ناتوانێت بە تەنها بژێ مرۆڤ پێویستی بەوەیە کە لەگەڵ کۆمەڵگەیە بژێ ناتوانێت بە تەنها هەرخۆی بژێ و ئەبێ ئێمە هەمومان کار بۆەوە بکەین کە بتوانین تاکەکانی ناو کۆمەلگا ڕێک بخەینەوە وا فێریانکەین کە ئەبێ ئێمە قبوڵی یەکتی بکەین و پێکەوە ژیان هەبێ لە ناو کۆمەلگەیە. ئەمەوەسا جیجۆ ناوەکەی خۆتان هەتان بژاردی دەقی شانوەکە وایە هەر دەقی شانۆکە خۆی بۆ خۆی ناوی جیجۆیە ڕەنگە ناوەکە تۆزێ سەیر و سەمەرە بێ و شێوەی لە نامۆیی تیاابێ ئێمە نمایشەکەش بەو شێوازە شێوەی لە نامۆیی تەیە لە بەرجەستەکردنیە لە بەروی کۆمەڵی ستایلمان ئێمە بەکارهێناوە ئاوێتە بوونە لە نێوان کۆمەڵی ستایلی شانۆیە و لەگەڵ ئەوەشا شێوازێکی کۆمیدیشی وەرگرتووە نمایشەکە من خۆم بۆ خۆم حەزم بەو ستایلەیە کە ستایلێ بێ جەماوەری بێ دواتر ستایلێکی هوەریش بێ یعنی تەنها هوەری نەبێ بڵم هوەر بۆ هوەرە من تەنها بۆ هوەری شەکەم و ئەمێ نمایش شانۆی بکەم بەڵکو ئەبێ جەماوەریش کەڵک و چێژ لەو نمایشە بینێ و هیوادارم ئەم جارش وەکو نمایشەکانی ترتوانی بێتم کارێکی وا بکەم بینەرەکەم ڕازی بکەم و بینەر چێژ و کەڵک لە نمایشەکەمان ببین کارکتەرەکانی نێو شانۆگەرێکەوانی کە ڕۆلی تیابینین تا چەند ینی لیان ڕازید وە توانیوانانی ماف بەو دەقەشانوێ بدەن تۆ کە دێ هەڵبژاردنەکەی بۆ تێکسەکە دواتر دێ کەسایەتەکانی بۆ هەڵبژێری ئەکتەرەکان هەڵبژێری بۆ کەسایەتەکان و ڕۆڵەکان لە ڕاستیە هەڵبژاردننی ئەو کەسانە کارێکی ئاسان نییە ئەبێ کۆمەڵێ مواسەفاتی تێبێ و خستەتی تایبەتی تێبێ ئەو ئەکتەرە بۆ نمونە من لەم نمایشەیە گۆرانیم هەیە ئەبێ ئەو ئەکتەرە ئەبێ دەنگی تا ڕادێەوەنە خۆش بێ و ئەبێ بتوانێت گۆرانی بڵێ دواتر سەمام هەیە ئەبێ جەستەیەکی وای هەیە بتوانێت سەما بکە ئەم شانۆگەرێش دوور و درێژە ئەبێ ئەکتەرێکی وام هەبێ کە بتوانێ بۆ ماوەی زیاتر لە کاژێر و نیوێ ئەو بینەرە ڕابگرێ و بەردەوام نمایشی تازەی بداتێ ئیمایی تازەی بداتێ جوڵەی تازەی بداتێ دەنگی تازەی بداتێ بۆی بتوانێت بەردەوام بێ لەگەڵیا تاکو و کۆتایی نمایشەکە. کاکمەریوان پرسیاری زۆرما بەس کاتەکەمان هەرەوە نەبوودا لێ برد نەکەین دەست خۆش بێت سپاس بە ڕێز مەریوان زەنگەنە دەرهێنەری شانۆی جیجۆ بەڵێ سۆڤان نمایشەکە ئەمڕۆ لە سنتەری ڕۆشنبیری کەرکووک بەڕێوە دەچێت و ینی پێشبینیەکرێ بینەرێکی زۆر و ئامادەبوویەکی زۆر لە هەوڵەکە سەیری شانۆکە بکەن بێگومان هێمن بەو شێوەیە کە کاگمەریوان باسی کرد شانۆیەکی پڕ لە چێژە بێت دەستەکانیان خۆش بێت هەر لە ئێستا من پیرۆزباییان لێ ئەەکەم زۆر سپاسی تۆشەکەم کە هەگبەی هوەریان بەیانێمانت جوان کرد هێمن دەست خۆش. بڕگەکان جیاوازن وەک باسم کرد لە سەرەتای بەیانیەوە کا بەیەکەوە بووین جای ساچمە سەر بڕگەی تەندروستی و تەوەری تەندروستی ئەم بەیانیە کە هاوکارمان دینە دنیا عادل پێشکەشیەکات و ئامادەی کردووە بۆ ئێوە تایبەتە بە نیشانەکانی دووگیانی پاراستنی ئافرەتی دووگیان و کۆرپەکەی کە لە ماوەی دووگیانیدا چۆن هەم خۆی بپارێزێت هەم بەبیەکەی بپارێزێت لەگەڵمان بن بینەر دنیا عادلم لە تەندروستی بەیانی 24 لەگەڵتانە هیوادارم هەمیشە تەندروست بن بابین باز لەو گۆڕان و نیشانانە بکەین کە لە ماوەی دووگیانیدا ڕوو دەدات هەروەها باشترین ڕێگە دەخینە ڕوو بۆ پاراستنی گەشەی کۆرپە و سەلامەتی دایکەکە نیشانەکانی دووگیانی دروستبوونی ئازار لە بەشی خوارەوەی سک و هەژنۆکاندا هەندێک جار دڵتێکەڵ هاتن و ڕشانەوە بە تایبەت لە بەیانیاندا ڕوو دەدات ماندوێتی و قەبزی و میسکردنی بەردەوام و گەورەبوونی سنگ لە ماوەی دووگیانیدا ڕوو دەدات پەیدابوونی ئارەزوی خواردن بۆ خواردنێکی دیاریکراو کە لای خۆمان پێی دەڵێن بێزوو دەکات یان نەمانی ئارەزوی خواردن و حەزلێنەکردن بۆ کۆمەڵە خواردنێکی دیکە پەیدابوونی ئازار لە قاچ بە تایبەت لە شەودا لە هەندێک خانمدا دووچاری مایەسیری دەبن هەڵاوسانی دەستەکان و پاژنەی پێیەکێکی تر لە نیشانەکان تەنگە نەفەسی و کەمبوونەوەی وزە لەم کاتەدا ئاساییە ڕوو بدات بۆ تەندروستی دایکەکە و کۆرپەکەی پێویستە دایکەکە ئەم کارانە ئەنجام بدات وەک خەوتن بۆ ماوەی 7 بۆ 9 کاتژمێر شەوانە هەروەها خەوتن بە باری چەپدا سوودی دەبێت بۆ تەوژمی خوێن خواردنی میوە و سەوزە جۆر بە جۆرەکان هەروەها ئەو خواردنانی دەوڵەمەندن بە کالیستۆم و ڕێژەیەکی کەم لە چۆری تێریان تێدایە پێویستە ڕۆژانە تەواوی ڤایتامینەکان وەربگرێت چونکە دایکەکە و کۆرپەکە پێویستیان پێێتی
هەروەها مادە خۆراکیەکانی وەک فۆلیک ئەسید و ئاسن پێویستن بۆ خانمانی دووجان. ڕۆژانە پێویستە خانمانی دووجان بڕێکی زۆر ئاو بخۆنەوە، هەشک و بەلانی کەم لە ڕۆژێکدا. ئەنجامدانی وەرزشکردن و چالاکی پێویست وەک مەلەکردن و ڕۆشتنی خێرا یان ئەنجامدانی یۆگا و مەساجکردن بۆ سکی بە زەیت یاخود بە کرێم بە سوودا لە ماوەی 3 مانگی دووەمی سکپڕیدا بۆ ڕێگریکردن لە دەرکەوتنی هێڵە درێژبووەکانی سەرسک کە ئەمە بارێکی ئاساییە و ئەم هێڵانە لە کاتی دووجانیدا دەردەکەون. دوورکەوتنەوە لە جگەرە کێشان پێویستە چونکە دیاردەی مردنی لە ناکاوی کۆرپە زیاد دەکات و ئەو خانمانی بەتەمای دووجان بوونن یان دووجانن پێویستە لە مادە کحولیەکان دوورکەونەوە. فشاری دەرونی هۆکارێکە بۆ منداڵبوونی پێشوەخت. هەر بۆیە پێویستە دایکەکە لە فشار و دڵەڕاوکێ دوورکەوێتەوە و کات لەگەڵ کەسانی ئازیزی بەسەر بەرێت. دوورکەوتنەوە لە خواردنی گۆشتی خاو و هێلکەی خاو پێویستە لە ماوەی 3 مانگی یەکەمی سکپڕیدا خواردنەکانی وەک پرتەقاڵ و سپێناخ و سێوی سوور بە سوودا کە کار دەکەن وەک دژە ئۆکسان و بەرگریکردن لە زیانگەیاندن بە خانەکان. خواردنەوەی لە ڕادەبەدەری مادە کافاینەکان هۆکارە بۆ لە بارچوونی کۆرپەلە و کۆرپەیەکی گەشەنەکرد و لاواز لە دایک دەبێت. پێویستە خانمانی دووجان نەچنە گەرماوی زۆر گەرم و هەڵماوی. لە 3 مانگی سێمی سکپڕیدا لە هەموو جۆرە پەیوەندیەکی جوودبوون لەگەڵ هاوبەشەکەیان دوور بکەونەوە. ددان شوشتن و گرنگی پێدان بە ددانەکان لەم کاتەدا نابێت پشتگوێ بخرێت بۆ ڕێگریکردن لە توشبوون بە بەکتریا و هەوکردن. هەروەها پێویستە لە کاتی سەردانکردنی پزیشکی ددان ئاگاداری بکاتەوە کە دووجانە چونکە ئەنجامدانی تیشک وەرگرتنی هەندێک دەرمانی ددان دەکرێت زیان بە کۆرپەکە بگەێنێت. بە هیوام هەر تەندروست بن. بەو هیوایی کە ئەوانەی کە ئێستا دووگیانن و بینەری بەرنامەکەی ئێمە بوون زۆر تەندروست باش بن و ئینشاءڵڵا لەو ماوەی کە ماوەی دووگیان بوونتانە بە تەندروستی و سەلامەتی تێپەڕن هەتاوەکو ئەو کاتێک کە کۆرپەلەکەتانەکەنە باوشتان. جا هەر پەیوەست بە تەندروستی با باسی شتێکی دیکە بکەم کەمان پەیوەستە بە جۆرە ڤاکسینێکەوە کە کاری تیاکەن بۆی کە ساڵانە زیاتر لە 100,000 منداڵ بەجیا و 50,000یش شیرە خۆرە بەهۆی توشبوونیان بە هاوکردنی بەکتریاوە گیان لەدەستدەن. تەندروستی جیهانی بە هاوبەشی لەگەڵ زانکۆی پزیشکی لەندەن و پزیشکەکانی گەرمەسێر داوا دەکەن پەرە بە ڤاکسینێک بدرێت دژی ئەم هاوکرد نەبێت کە تەندروستی جیهانی ئاشکرای دەکات ساڵانە لە 115 ئافرەتانی دووگیان کە دەکاتە نزیکەی 20 میلیۆن ئافرەت تووشی ئەم هاوکردنە ئەبن. لە ڕێگەی ڕەحمی ئافرەتەوە بۆ کۆرپەکان دەگوازرێتەوە ئەم هاوکردنە. جابا بابەتەکە زۆر بەورتر لەم راپۆرتە ببین. تەندروستی جیهانی داوا دەکات پەرە بە ڤاکسینێک بدرێت دژی هەوکردنی جۆرە بەکتریایەک کە ساڵانە بەهۆی ئەم بەکتریایەوە زیاتر لە 150,000 منداڵ و شیرەخۆر گیان لەدەستدەدەن. هەریەک لە ڕێکخراوی تەندروستی جیهانی و کۆلێژی تەندروستی لەندەن و پزیشکانی گەرمەسێر لە راپۆرتێکی هاوبەشدا بڵاویان کردوتەوە وەک ئەوەی پێشتر بە سادەی بیر لەم جۆرە بەکتریایە دەکرایەوە بەڵام کێشەی گەورەتر دروست دەکات و مەترسیەکانیشی زیاترن چونکە ساڵانە دەبێتە هۆی لەدایکبوونی پێشوەختەی 9 ملیۆن منداڵ و کەم ئەندامبوونی بەشێکیان بۆ هەمیشە. راپۆرتەکە ڕوونی دەکاتەوە تەنیا بەپێی ئامارە فەرمیەکان بەهۆی توشبوونی دایکان یا خودی لە دایکبووان بە هەوکردنی بەکتریاکە ساڵانە 100,000 منداڵ و 50,000 شیرەخۆر بەهۆیەوە گیان لەدەستدەدەن و جەخت لەوەش دەکاتەوە کە لە دەرەوەی ئامارە فەرمیەکان ژمارەی قوربانیان زیاترە. لەلایەکی دیکە فلیپ لامپاش پزیشکی بەشی بەرگری و ڤاکسین و ئامادەکاری بایۆلۆجی لە تەندروستی جیهانی ڕایگەیاندووە توێژینەوەی نوێ ئەوە دەسەلمێنێت کە هاوکردن بەهۆی بەکتریای ستریپتۆکۆکس مەترسێکی بەرچاو لەسەر بۆ ماوەی لەدایکبووان دروست دەکات کە کاریگەری وێرانکەرانە لەسەر بایۆلۆجی زۆر خێزان لە جیهاندا دەنوێنێت. بەهۆی ئەم کاریگەریانی ئەم جۆری بەکتریاوە تەندروستی جیهانی لەگەڵ هاوبەشەکانی داوای خێراکردنی پەرەپێدانی ڤاکسینێک بۆ دایکان لە دژی بەکتریاکە دەکات کە سوودێکی زۆر گەورەی بۆ زانستی پزیشکی دەبێت. هەروەها جۆیلۆن پرۆفیسۆر لە زانکۆی پزیشکی لەندەن و ئەندامی پزیشکانی گەرمەسێر ڕایگەیاندووە هەرچەندە 3 دەیە لەمەوبەر بیر لە دروستکردنی ڤاکسینێک بۆ ئەم بەکتریایانە هەبووە بەڵام لە ئێستادا پەرەپێدانی ڤاکسین دژی ئەم هەوکردنە دەبێتە هۆی ڕزگارکردنی مرۆڤایەتی. بە گوتەی ئەو 115 ئافرەتانی دووجیان کە بە 20 میلیۆن ئافرەت خەمڵێنراوە تووشی ئەم هەوکردنە دەبن و ئاشکراشی دەکات کە ساڵانە 40,000 منداڵ بەهۆی بەکتریاکان تووشی نەخۆشی دەماری دەبن کە ئەگەر ڤاکسینەکە لە ئافرەتانی دووجیان بدرێت ڕێگر دەبێت لە گواستنەوەی بۆ کۆرپەکان. جا لە بابەتە تەندروستیەکان ئەزانن کە هۆشیاری ژینگەیی بابەتێکە کە هەموو جیهان ئێستا گرنگی پێدا دوا دەبینین
کە لووتکەی جیبیستیش هەر سەبارەت بەوە ڕێک خرا چەندە خەڵک پەرۆشە چەندە سەرکردەی وڵاتە زلهێزەکان پەرۆشی ئەوەن کە ژینگەی گۆی زەوی زۆر بەرەو خراپی دەڕوات بۆیە ئێمەش لە بەیانی 24 گرنگی بە بابەت و هۆشیاری ژینگەی دەدەین نەمانوێت کە ئێوە لە ژینگەیەکی تەندروستا بژین و بەردەوام ئاگاداری ژینگەی خۆمان بین جا بۆی کە سەبارەت بەم بابەتەکەمێک زانیاری وەربگرین و ڕەنگە هەر بابەتێک لە وڵاتێک ڕوئەدات ئێمە توانین سوود لەوەش وەربگرین بۆ نمونەسا لە تونس گروپی باریشپا کە لە ژمارەیەک خۆبەخش پێکاتونە دەستیان کردووە بە کۆکردنەوەی پلاستیک لە کەناراوەکانی ئەو وڵاتە و دەیانەوێت کە دووبارە سوودی لێوەربگرنەوەتە ڕیسایکلی بکەنەوە وەزارەتی ژینگەی تونسی شەڵێت تەواوی هەوڵەکانیان دەخەنە گەڕ بۆچی بۆەوەی کە ئەم پرۆژەیە سەربخەن کۆتایی هێنان بە زیانەکانی مادە پلاستیکەکان ئێمەش دەزانین کە زۆرێک لە ئێمە ئەو مادە پلاستیکانە بەکارهێنین هەر لە خواردنەوەی ئەو ئاوە بتڵەکان کە هەمانە ئەی خۆین و نازانین چی لە بتڵەکەیەکەین بابزانین لەمانەوە ئێمەش جۆرێک فکرە چۆن بیرۆکە وەربگرین بۆی کە ئێمەش بتوانین بەکاری بێنین و ئەنجامی بدەین و ژینگەکەمان هەمیشە پاک بێت لە تونس هێژمارێک ji xwebəxşên Tunîsî û serbazên wê bûne beşek ji grûpa naskrî Barbarêşa got erkê wê komkirina berma û paşmayên plastîkê ye li ser kenarên deryayên Tûrisê û piştre ew grûp wan plastîkan ji bo kargehên dubare bikaranînê dişîne. Ez wara te kes dikim ku şêstî heya heftê ji sedî xelkên vê taxê plastîkan didin hev li tevahiya cihên ew paşmalê hene. Rêjeya plastîkan di zivistanê de li hemberî havîna kêmtir e. Ji ber di havînan de bêhtir şûşeyên plastîkî tên bikaranîn. Li aliyekî din berpirsê Wezareta Jîngeha Tunîsê dibêje got pirsgirêkên wan yên yasayî û siyasî hene. Hikûmetê soz daye ku wan pirsgirêkan çareser bike. Herûha soz jî dabû got sala 2021 de. Rê li ber derbazkirina her coreyeka maddeyên plastîkê ji bo Tunîsê bigire. استراتیژا کمکردنا پلاستیکان و دوباره بکارهێنانا wan ji me re zelal bû ku rêjeyekê mezin ji plastikê dikeve nav ava deryayê. Em niha hewl didin programên nû ji bo guhertina kiryarên xelkî derxînin û yasayên tund deynên heya em ji plastikê xilas bibin. Di demekê nêzik de jî em ê plastikên ku dubare têne bikaranîn qadixe bikin. Rêxistinên taybet bi wan projeyan jî hişyariyê didin û dibêjin ku ew 15,000 xwebexşên grûpa Barbarêşa sê rib plastîkan li Tunîsê kom dike û piştre wan ji bo kargehên dubare bikaranîna plastîkan dişînin heya ku careke din sûdê ji wan werbigirin. Her sal li Tunîsê zêdetir ji 80,000 tonên plastîkê di nava kilîşe û paşmayan têne avêtin. Ev yek jî ne tenê metirsya wê li ser jiyana bijayî û sîstema jîngeha navxweyî heye lê bandoreka wê xerab li ser tendurustiya geştiya wî welatî jî çê dike. ئەها کە سەرەتا دەستمان پێ کرد وچم بابەتێک لە بابەتەکانی ئەمڕۆمان باسی گۆرانێکی معینیتیا بوو جاسە کاتی ئەوەیە باسیەوە بکەم کە لە چەناڵی یوتیوبەکەی گۆرانی بێژی ئێرانی معین ئیسفەهانی کە عاشقانێکی زۆر و هەوادارانێکی زۆری هەیە کە حەزیان لە دەنگێتی گۆرانی هەمدەم دووبارە بە شێوەیەکی جیاواز بڵاوی کردوتەوە. میشه هر لحظه خودت میدونه عادت نیست فقط دوست داشتن محضه کنارم هستی و بازم بهونه هامو میگیرم میگم وای چقدر سرده میام دستاتو میگیرم یه وقت تنها نری جایی که از تنهایی میمیرم از اینجا تا دم در هم بری. بەڵێ ئەمەش پیاوی هەستەکان معین کە تەمەنی 69 ساڵە لە چەناڵی یوتیوبەکەی هەفتەیەکە چەند گۆرانێکی خۆی دووبارە کردوەوە. ئەسفەهانی نوێترین ڤیدۆیشی بۆ گۆرانی هەمدەم کە ئێستا ئاوەتایەکێک لە گۆرانەکانی شەبین دووبارە کردوەوە و خاوەنی دوو منداڵە لە ئەمریکا ژیان بەسەر ئەبات. تو هم مثل منی انگار از این دلتنگی ها داری تو هم از بس منو میخوای یه جورایی خدازاری یه جورایی
ئەم ڕۆژانە هەرچەنێ بەناو فەیسبوک و بەناو ئینستاگرام تێپەڕی بین لەگەڵ هەر ڤیدۆیەکە ڕەنگە بابەتێکمان بیست بێت یاخود گۆرانیەکمان بیست بێت کە گۆرانی خانمێکی گۆرانی بێژی عەرەبیە جا پێشەوەی کە باسی گۆرانی بکەم با باسی چەند هەواڵێکی تەکنۆلۆژیتان بۆ بکەم جا دواتر بۆ ئەو بابەتەش سەرنجدان ڕاکێشم. چەند هەواڵێکی تەکنۆلۆژی ئەڵێ چی کۆمپانیای ئاکتیڤیژن پشکەکانی بە ڕێژەیەکی زۆر دابەزی کاتێک هەواڵی دواخستنی 2 یاری گەورەی خۆیان بڵاو کردەوە. ناوەڵە بالای ئەمڕۆ لە بۆرسەی جیهانی ئاکتیڤیژن بە ڕێژەی 6% دابەزی و زیاتر لە 3 میلیارد دلار زیانی بەرکەوتو کاتێکە کۆمپانیاکە ڕایگەیاند هەردوو یاری ئۆڤەرواتچ 2 لەگەڵ دیابلۆ 4 دوا دەخەن و لە 2022 بڵاو ناکرێتەوە. ئاکتیڤیژن یەکێکە لە گەورەترین کۆمپانیەکانی بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڤیدۆ یاریەکان. لەم هەفتەیە نوێترین یاری خۆیان بە ناوی Call of Duty Vanguard بڵاو کردەوە. Blessed Mother, save us. Right, help me. By 3 they come. By 3 thy way opens. Blood shows. This doesn't make any sense. Blood. Blood is the key. Blood is the key! What? I need 2 of you. No! Go! I'll hold them! Go! So, it says the blood of the willing goes... You gotta be kidding me! هیوادارم بەیانەیەکی پڕ لە جوانیتان لەگەڵ ئێمە لەم کاتژمێرەدا هەبوو بێت. جا دوای ئەوە کاتی ڕۆژی ئاسایی خۆتان دەست پێکاتەوە. هیوادارم ئەمڕۆ ڕۆژە بێت کە ئەوەی لە دڵتانە بۆتان ڕوو بدات. بەو هیوایی کە هەمیشە تەندروست باش بن بەخواتان ئەسپێرم و خواتان لەگەڵ.